ئەو گەنجە کێیە کە لە کاتی هەڵواسینی پۆستەری شاڵا و کۆستەر دەڕەسوڵ گیان لە دەست دەدات؟ بۆچی منداڵە هەژار و خێر لە خۆندیوەکان هەمیشە دەبنە قوربانی سیاسە فێڵباز و ناڕۆزگۆکان؟ دوو شەو لەمەوبەر مەرمنداڵێکی خێر لە خۆنەدیوی تەمەن 14 ساڵان لە گوندی پیرزینی شاری هەولێر لە کاتی هەڵواسینی پۆستەرەکانی شاڵا و کۆستەر دەڕەسوڵ داکەوێتە خوارەوە و مەلی ڕوحی بۆ هەمیشە لە باڵ دەدات. مەرمنداڵەکە ناوی تەواوی ئەحمەد ئیسماعیل حەمەدە، تەمەنی 14 ساڵانە و دانیشتووی کۆمەڵگەی شاوەیسە. دوو شەو لەمەوبەر لە کاتی هەڵواسینی پۆستەری شاڵا و کۆستەر دەڕەسوڵ سەرۆکی لیستی یەکێتی لە بازنەی هەولێر دەچێتە نێودەمی شۆفڵێک و لەو کاتەشدا ئۆتۆمبیلێکی بار هەڵگر خۆی دەکێشێت بە شۆفڵەکەدا و ڕاستەوخۆ گەنجەکە دەکەوێتە خوارەوە. دوای 48 کاتژمێر بەرەبەیانی ئەمڕۆ گیان لە دەست دەدات. ئەمەش لە کاتێکدایە هەڵواسینی پۆستەر پێویستە بە کرێن بێت و سەللەی سەلامەتی پێوە بێت. ئەمە کارە یاسایەکەیە، بەڵام ئەوەی ڕووی داوە دوورە لە یاسا و هیچ مەرجێکی سەلامەتی لە پرۆسەکەدا نەبووە. بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا کە سوکاری مەرمنداڵەکە ئاگادار کراونەتەوە نابێت قسە بۆ هیچ میدیایەک بکەن. ئەم ڕووداوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاردانەوەی زۆری لێکەوتەوە بەشێک لە بەکارهێناران نووسیویانە. ئایا هەر بەڕاست چۆن دەکرێت مێرمنداڵان بۆ بانگەشە بەکاربێنرێن لە کاتێکدا تەمەنی یاسایی تێنەپەڕاندووە؟ چۆن دەبێت مرۆڤ وا بێویژدان بێت و منداڵی خەڵک وەکو تۆپ یاری پێ بکەن بۆ ئامانجە ناشرین و قێزەونەکانی خۆیان بەکاریان بهێنن؟ یان تەنیا شاڵا و کۆستەر دەڕەسوڵ وایە؟